الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. ديار منا حمزة خليفة رشيد هردان نشتي أم ناحية تكي ميسا بيرت لناحية أغجلر كاتيك لصالي 1989 أم مزقوت للاني بياويك بناوي حاجي عبد الله كأصلا خلقي بغداد ودروس كرا من هلا سرتا دروس كني مزقوتك وأقام ليتي كتشون أمشونا ورجيلا بو مزقوت لكاتي حكومتي حزبي بعثة لو كاتو أقام ليتي وبياوا كاتێکە مزگەوتەکە تەواو بوو ئێستا شوێنی حوجرەکان لەو بەرەوە دیارە ئەو کاتەوەکو ئێستا فلێکس وشتەش نەبوو کاک عەبدولسەمەد هەیە خۆی و براکەی کە ناوی کاک بورهان بێسە لە وڵاتی دەرەواژی کاک بورهان پیاوێکی خەتات بوو لە بیرمە حاجی عەبدوڵڵا خۆی وتی بچن لەو پارچە تەختەیەکی گەورەی ئەمە نەبوو وتن بچن لێ بنووسن ناوی مزگەوتەکەی لێ بنووسن هەندێکی لێ بوو وتیان با ناوی بنێن حاجی عەبدوڵڵا چونکە تۆ ناوت حاجی عەبدوڵڵا بە ناوی خۆتەوە بێ وتی نەخێر من نامێ ئەم مزگەوتە بە ناوی هیچ کەسێکەوە بێ بەڵکو ئەبێ بە ناوی ئەو سیفەتە بەرزەوە بێ کە خۆی گەورە فەرمێ قل ادعوا الله ئەو ادعوا الرحمانە ئەم کەلیمانە وەکو ئێستا لە بیرمە فەرمووی ئەبێ ناوی ڕەحمان بێ حتا یەکەم جار نووسی کاک بورهان چوو نووسی بووی ئەڕەحمان ئەلیف لامەکەشی پێوە بوو دوای هاتینەوە وەکو فەقیهەکان وتمان ئەمە غەڵەتە نابێ بنووسی ئەڕەحمان بێ بنووسی مزگەوتی ڕەحمان بەبێ ئەلیف لام ئەوەم لە بیرە لە ساڵی ئەمە کاتێکە مزگەوتەکە تەواو بوو دیارە لە ساڵی 1992 کۆتاییەکەی بۆ 93 تقریبا لەو کاتەیە ئێرە لەلانی ئەو کاتە بەڕێز مەمەسا عەبدولستار قەرداغی ئیمام و خەتیبی ئەم مزگەوتە بوو کە لەم سنوورەیە بە هیچ شێوەیەک حوجرەی فەقیهیان نەبوو لەوێ مامۆستا حوجرەی دروست کرد تقریبا 18 فەقیهی تیا بوو منە چەند پێشتر لە ساڵەکانی هەشتاکان وەکو خوێندنی مەلایەتی بڕێکم خوێندبوو بەڵام بۆ جارێکی تردوە ئەو بارودۆخی ئەنفال و دێر ڕوخان و ئەوانە لە خزمەت جەنابی مامۆستایە دەستم کردەوە بە خوێندن بە حوکمی مامۆستا تەنها خۆی بوو وەکو ئەوەی کە مامۆستای دەرس بڵێتەوە 18 فەقیه بوو ئەو کاتە ناوێکە بوو پیانەگوت موساعید یعنی کەسێک خۆی دەرسێکی خوێن لە پشتەوە دوای دەرسی خواردویشی ئەوتەوە من لە خزمەتیا دەرسەکانی خۆمە خوێن و دوای هاوکاری ئەو بووم بۆ دەرسەکانی تر و لە هەمان کاتیشە بەڕێوەبەری مەدرسەکە لە ڕووی ئیداری و لە ڕووی فەقیهەکانەوە کە 18 فەقیه بوون هەر لێرەدا ئەمانەوەتە ژوورەکان کە لەو بەرەوە ئەو 18 فەقیه هەمووی لێرانە بوون لەلایەنی خەڵکی خێرخواز و یەکێک لەوانەی کە زۆرترین هاوکاری ئەم مەدرسەیە کرد حاجی محەممەدی باوفەتی بوو لە ڕاستیە خۆی گەورە لی خۆش بێت ئێستا وفاتی کردو چکە کوڕێکیشی لێرە بوو لە ڕاستیە ئەو حوجرەی لێ دەستی پێ کرد حوجرەیەکی زۆر ئەوە بوو دوای ساڵێک یا زیاتر لەوە دووە هەموو جومعەیەک زۆرێک لە فەقیهەکانی لێرەوە چوون بۆ ئەو ناحیەی ئاغجەلەر و دیەکانی دەوروبەر خۆتبەی جومعانە خوێن و ئەگەڕانەوە لە ڕاستیدا ئەتوانم بڵێم ئەو مەدرسەیە هەر مەدرسەکەش ناو بە ناوی مەدرسەی ڕەحمان کە ئەو کاتە مۆری تایبەتیمان هەبوو ئەو کاتە ئەندازێک ڕێگە پێدرانێکی باش هەبوو تقریبا تا قۆناغی 4 ینی 5 ساڵ لێرە مەدرسەیە بەردەوام بوو ئەتوانم بڵێم ئەو مەدرسەیە لە ئاز جامیعەی ئێستا دابوو کە زۆرێک لەو 18 فەقیهەیە شک ناکەمی یەک دانەیەکیانم لە بیرە کە ئێستا مێزەری بەسەرەوە نەبێ و مەلایەت نەبێت باقی ئەوانی تر هەر هەمویان ئێستا ئیمام و خەتیب و مامۆستای ئاینین حتا هەندێکیان بوونەتە خاوەنی شاهدەی ماجستێر و دکتۆراش بگرێ ئێستا لە جامیعەکانی دەرسەڵێن و ئیمامی خەتیبی مزگەوتەکانن. مزگەوت ئەو ڕۆڵە گەورەی کە لە ئەسڵا بۆی دانراوە لەو چرکە ساتەی یەکەم بینای مزگەوت پێغەمبەر دروستی کرد بۆ کاروباری مسلمانان و پێگەاندن و تێگەاندنی مسلمانان بوو نەک تەنها بۆ نوێژی جومعە و جەماعەت و بەس چونکە لە ئومەتی پێغەمبەری خوا لە ساحەکانیشە جومعە و جەماعەت ئەکرێ ئەوە مزگەوتە هەم بۆ جومعە و جەماعەت ئەگەر دابەشی بکەین ڕۆڵی مزگەوت 1% بۆ نوێژ و جومعە و جەماعەتە لە 1998 تری بۆ تێگەاندن و پێگەاندن و حوجرە و پێگەاندنی خەڵکانە جیل بەدوای جیلدا دوای مامۆستا عەبدولستار مامۆستا عوسمانی لێ بووە مامۆستا عوسمان بە مامۆستا عوسمانی خۆی خەڵک ئەوبارە بووە بە مامۆستا عوسمانی تۆپزاوە مەشهوور بوو لە دوایە و مامۆستا محەممەدی سوورمانەیە مۆرخواردەیی ئەوی چەند ساڵێک لێرە ئەو تاری خوێنێتەوە خەتیب بووە لە دوای مامۆستا محەممەد مامۆستا نەناوەیسی ڕەحمەتی ئەو هاتەیەرە ئەو کاتە ئەو هاتەیەرە دەست کرا بە گەورەکردنەوەی مزگەوتەکە
بە ئەرکی ئەو مزگەوتە گەورە کرایەوە بەم شێوەیە. ئێستا مزگەوتەکانان درێژەکەی 27 مترە و پانیەکەی 17 مترە و دوو قاعشمان هەیە، یەکێک بۆ تەعزیەخانە، یەکێک بۆ نوێژی ئافرەتان لە جومعانە لە تەراوێحە شوێنی تایبەتی هەیە بۆ ئافرەت. ینی ئێستا ئەم دیکۆرە جوان و ئەم شتانە تەرتیباتە کراوە. ئەمانەیە سازەکە لە دوای ئەوی مامەسا خواعافیکە ئەو عفوو بوو ئەمری خۆی کرد، دوای کە من هاتمێرە کۆمەڵی گەنج دەسەبەر بوون. یەکێک لەوانە کە عەبدولجەبارە حەق نایبێنین، ئێستا لە کۆزەبۆرەیە بەڕاستی دەوری باشی هەبوو، کاکیە منە ئەم 34 گەنجە بوون هەوڵێندا ئەم فلینە و ئەم سازی مزگەوتیان ئەوان هەڵیان سوڕان و خەڵکیش خێرخواست پارەی داوکە. ئەو کەسانی کە لە مزگەوتەکانە پێگەیشتوونە کە من خۆم الحەمدولله لە یەکەم کەلیمەیەک پێش ئەوەی کە لە قوتابخانەش بخوێن لە مزگەوتە لە دواییدا تا الحەمدولله دیراساتی عولیاش ڕۆیشتومە کە من یەکێک لەوانەی کە شادەی ماجستێرم پێ بەدەستهێناوە مەخطوطە و تحقیق و دەستنووسی ئەو مامۆسایانە بوو کە لە حوجرەکان پێگەیندونە و دوایی خەڵکانی تر دکتۆرا لەسەر دەستنووسەکەی ئەوانە هێنن. بۆیە لە ڕاستیە بەڵێ مزگەوتەکان دەوری پەیمانگایان بینیوە، دەوری جامیعیان بینیوە، دەوری گەورەترین ئەو شوێنی خوێندنانەی کە ئێستا بوونیان هەیە دەوری هەمویانی بینیوە. مزگەوت بە حکمیەوەی شوێنێکە لە ناو کوردەواری پێڵن ماڵی خوا، یعنی ئێستا گەر ڕئیسی وڵاتێک بێ و مناڵێکی لە سەفی پێشەوە بێ ئەم ڕئیسی وڵاتە بۆینەوە مناڵ هەڵبسێنی بکە بچێتە شوێنەکەی، چونکە ماڵی خوا بووە. جا ئەو مامۆستایانش کە لە مزگەوتا دەورە بین و دەوریان بینیوە بەتەمای هیچ شتێکی دنیایی نەبوونە بە دڵسۆزانە، یعنی دلیلە لەسەر ئەوەی کە مزگەوت ئەتوانێت پیاوی گەورەی دڵسۆزی مخلیس پێ بگەێنێ، مخلیس بێ بۆ خۆی، مخلیس بێ بۆ کۆمەڵگەکەی. تەنانەت ئەگەر بەلامانەوە غەریب نەبێ کەسانێک لە مزگەوتا تەخەڕوجەکەن ئەتوانن ببنە کەسی باڵای میلەتەکەی خۆیان، ئەتوانن تەوجیهی میلەتەکەی خۆیان کەن، هەم بە ڕووی دینیە، هەم بە ڕووی نیشتیمانیە، هەم بە ڕووی خزمەتیشە. ئێمە زۆر من شخصی خۆم زۆر حەزەکەم گەنج بە ئەدەب بێ، بە ئەخلاق بێ، زۆر قسەکانیش بە ڕووی لە گەنجە. ئەوەندە بازەوانەکەن کە خەڵک زعاجەکەن، ئەوەندە بازەوە کە حاجەتی هاوسێ ئەدا وتومە حەق وایە کە حکومەت بەم شێوەیە گەنجی ئیهمال کردووە، دەورەیەکی شەژمایی ساڵی بگرێتەوە بۆ گەنجایی کە دەستیان بەتاڵە، بۆ ئەوی ئەم هۆسە و هەرایی کە هەیە ئیستا نەبووە. بۆیە لە ڕاستیە تەنها وەزارەتی ئەوقاف یەکێکە تەنها لە وەزارەتی ناکرێ هەرێمێکی کوردستانی هەرێمێکی با بڵێن موسڵمان بێ وەزارەتێکی نەبێ ناوی ئەوقاف بێت، تەنها توانم بڵێم وەزارەتێکی شکلی بێخزمەت، وەزارەتێک کە هیچ گرنگێکی نەداوە بە مزگەوت بەقەد ئەوەی پێویستە. لەبەرەوە بەڕاستی جێگەی داخەکە ئەبوایە بەڵێ ئێستا لێرە و لەوێ هەندێک حجرە و مەداریس کراونەتەوە، ئەمەش لەم ساڵانی دوای ئەمەشان جێگەی دەستخۆشیە کە لەم ساڵانی دوای لە هەندێک شوێنە حجرە کراوەتەوە، ئەشکرێ خۆڵ ناگرێت لەم ڕۆژانەیە بە منیشان وتووە لەم ماوەدا بڕاریشی وا دەرچوو کە ئەکرێ لە هەر مزگەوتێکە ئیمام و خەتیبەکەی شەهادەی جامعی هەبێ، توانای علمی هەبێ، ئیجازەی علمی هەبێ، لە مزگەوتەکەی خۆیان ئەتوانێت چەند فەقەیەک دروست بکە و بەڵام ئەوەی کە جێگەی داخە ئەو گرنگەی کە بە وەزارەتەکانی ترە درێ ئەو گرنگێ بە وەزارەتی ئەوقاف نادرێ. ئەوەی کە پێگەیشتووە ئەو کوجای مامەسا فەرمی لە مزگەوت و لە حوجرەکانە پێگەیشتووە، ئێمە ئەوە دیەکەمانە بەنانی تەکیە و بەنانی مزگەوت و بە فەقیر و هەژار
چەندەها مامۆستای ئەو کاتەوە سەردەما ئەم ئاوادانی ئەم شارە نەبوو تەکیە هەر کۆمەڵە ماڵێک بوو خەڵک لەوێ ئەیخوێن بۆ نمونە جەلای مامۆستا مەلا حەمید کاتی خۆی لە کانیشتار خوێنێتی مامۆستا مەلا ساڵح کە چاوێکیان کۆر کە زەمانی بەعس ئەمری خوای کرد مامۆستا عەلی لەیلان کۆمەڵێ لە مامۆستایانە لە حوجرە لە کانیشتار تدریسیان کردو دەرسیان خوێندووە بوونە بۆ پیاوەی کە ئێستا نایان بێنین ئەوەی کە ئەوەیە ببێ بەشت بە ئەم قسەیە زۆر گرنگە ئەمە تێبینیە پشت بەخوا بەستێ پشتیش بەخوا نەبەستی بچیتە کەشکانی فەرەگە ببیتە خوار وەکو ئیستەی کە خۆمان هەوتان نەیبینی الله أكبر الله أكبر الله